لە ڕاستە ئەنجامی هەڵبژاردنەکانی تورکیا چەند خاڵی گرنگ و جۆری تیا بوو. گرنگترینیان سەرکەوتنی کاندیداتۆرەکانی کورد دەم پارتی کە دوای ئەو هەموو فشار و دانانی قەیوم و ئەو زەخت و زۆر و گرتن و ئازاردانەی کاندیدەکانی پێشووی هەدەپە، بەڵام تاکتیکەکان و جەژنی نەورۆز و بۆچوونەکانی قەرێڵان و جەمیل بایک تاسیری گەورەیە بوو کە دەم پارتی توانی هەم معجیزە بخڵقێنێ لە بەرامبەر هەموو ئەو خەونانەی کە ئەکەپە و دەوڵەتی تورکیا هەیەیان بوو. خاڵی یەکەم گرنگ بوو. خاڵی دووەمیش پاشەکشەی گەورەی ئەکەپە لە هەڵبژاردنەکانە کە خۆی تەسەوری نەکرد بوو. ئەردۆگان لە پرێس کۆنفرانسەکان و لە میتینگە جەماوەریەکان ئەیوت کە ئەوە دوایین کاتی منە، دوایین دەسەڵاتی منە. پێم وابوو ئەیزانی کام شکستانی ڕوبەڕوو بێتەوە و لەگەڵ ئەوەیە زۆریش قورس بوو بۆی، ینی دەرکەوت کە ئەردۆگان بۆچوونەکانی 20 ساڵی ڕابردووی واقعی نییە، بەو دەلیلەی کە بەردەوام بانگەشەی دیموکراسیە کرد، بەڵام ئێستا کە خۆی پاشەکشەی کردووە لە هەڵبژاردنەکانە دۆڕاندوێتی دیار بوو کە پێی هەزم ناکرێ. و باشترین بەڵگەشت بۆم قسەم ئەوەیە کە هەرزوو ویستی عەبدوڵڵا زێدانی سەرۆکی شارەوانی وان لەسەر کارەکەی لا بۆ قەیومێکدانێ، بەڵام دەرەنجامی فشارەکان پێم وایە بۆی نەکرا. بۆیە و هەڵبژاردنانە ئەوەیە کە هەرچەنە دەریچەیەکی بچووک بۆ دیموکراسی هەیە، ئەکەپە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو دەرکەوت کە هەرچی کردوێتی بە زەخت و زۆر بووە و بە فشار بۆ لەسەر گەلی کورد و هێزەکانی تر. خاڵێکی جەوهەری تریش لەو هەڵبژاردنانە بۆمان دەرکەوت ئەوە کە جەهەپەکە بۆ بە کاندیدی یەکەمی شارەوانیەکان ئەوەیە کە تەسەوری ئەوەی لێ یەکرێت کە ئاڵوگۆڕێک بەسەر فکر و مێنتالیتالی سەرکردەکانی ئەم حیزبەیە هات بێ، ئەوەی کە لە ڕابردوو کردویانە و بەرپرسن لە قەتڵ و عامی گەلی کورد و دەرسیم و لە گرتنی بەڕێز ئۆجالان بتوانن تەحولێک لەسەر بیر و باوەڕ و بیرچوونەوەیان هاتبێ بەرامبەر بە گەلی کورد چکا بێ بزانن لەم هەڵبژاردنانە و هەڵبژاردنی پێش و شارەوانیەکانی هەم ئەستەمبول هەم ئەنقەرە و مێرسین ئەوانە بە پشتیوانی کاندیدەکانی دەم پارتی و هەدەپەی پێشوو بوو. ئەمە ئەبێ جەهەپە خۆی ئەمە باش بزانێ و پێم وایە بە دەرەنجامی ئەم هەموو خاڵە ئیجابیانەوەیە کە بۆیە ئاک پارتی و سوپا بڕیاریانداوە کە هێرش و پەلامارەکانیان لە ماوەی ڕەنگە چەند هەوتوی داهاتووە چربکەنەوە بۆ سەر هەرێمەکانی مادیا و قەندیل. لە ڕاستیان پێم وایە کوورد دەباتە قۆناغێکی باشتر و قۆناغێکی چارە نووساستر و ئەتوانێ لەسەر پێداگری لە مافەکانی و خەونەکانی پێداگری بکە و ئەتوانێ مەسەلەن بە دنیاش بڵێ سەرڕای ئەو هەموو زوڵم و زۆرەی کە ئەک پارتی لە ماوەی ڕابردوودا کردوێتی و دەسەڵاتەیەک لە دوایەکانی ئەنقەرە کردویانە، بەڵام گەلی کورد هێشتا ئەگەر دەرفەتێکی هەیە بۆ دیموکراسی، بۆ کاری مەدەنی، بۆ کاری ڕێکخراوەی سیاسی بە دیموکراسی بە مەدەنی، ئەتوانێت مەسەلەن ئەو ئەرکی خۆی بەڕێوەبەرێ. و ئەوە گرنگترین پرسی هەڵبژاردن بۆ کوردەوە بووکە گەلی کورد یا دەم پارتی ئەیسلمێنێ بۆ دنیای خۆراو دەرەوەژەوەیەکە ئەگەر کورد ڕێگای پێ بدرێ خەباتی مەدەنی و دیموکراسی بەشداری سیستەمی پەرلەمانی و ڕێکخراوەی مەدەنی و شەقام بکە، نایەوێت لە شاخ بێ. بەڵام ئەوە تورکیایەکە ئەوەی فەرز کردووە بەسەرە کە ناچارە چەکی بەرگری و بەرخودان بۆ بوون و مانەوەی خۆی ئەوە بکە و دنیا ژەزانێ خەباتی شاخ و خەباتی شار گرێدراوی یەکترن. بەڵام گەلی کورد لەگەڵەوەیە کە خەباتی مەدەنی بەڕێوەبەرێ، بەڵام کە ڕێگای پێ نادرێ ناچارە اختیاری دووەم ئەڵتەرناتیڤی دووەم هەڵەبژێرێ. بێگومان ئەتوانێت چکە پێگەیەکی کورد کە بەردەوام بەهێزی کردووە یا خۆی بەهێز کردووە یا بوونمانەوەی ماوە، یەکێک لە پرسەکانی دیموکراسیە و دنیاش چاوی لەمەیە. چ لە باکوور و چ لە ڕۆژاوای کوردستانەوە پرسانەی دیموکراسی زۆر گرنگن کە گەلی کورد کۆڵی نەداوە لەژێر ئەو هەموو جەبەر و زوڵم و خشاری دەوڵەتێک لە دوایەکانی تورکیا بە تایبەتی 20 ساڵ لە حکمی ئەک پارتی گەلی کورد کۆڵی نەداوە و بەردەوام لەسەر ئەم پرسە دیموکراسیانە و مافەکانی و بۆ بەدەستێنانی ئازادی و تەنانەت
دەمپارتی حیزبێکی کوردی نییە بەتەنە حیزبێکی تورکی سەرتاسەریەوە داوای بەدیێنانی دیموکراسی و پەرپێدانی کولتوری زمانەوانی گەلی کورد دەکات بۆیە بە نظری من ئەتوانێت دەور نەخشی زۆرتر بگێڕێ ڕوبەڕووی ئەم فشار و سیستەمە داپلۆسێنەرە زۆرتر بێتەوە و لەگەڵەوەشا پێویستی بۆ یەک کە بەردەوام خەڵکانی ئازادی خواز و خەڵکانی دیموکراسی خواز لە ناو تورکیا پشتیوانی بکەن و هەماهەنگی بکەن و کوالیسیۆنێکیان هەبێ بەیەکەوە بتوانن سەرکەوتوو بن. ئینسان ناتوانێت بەڕاستی بڵێ سەردەمێکی نوێ چونکە لە تووشیازی گەلەوەی کە بەردەوام ئیستیبدادێک و تۆتالیتاریزمێک حاکمە و لە هەمان کاتدا تێڕوانینێکی نێگەتیڤ بەرامبەر بە کورد هەیە و لە هەمان کاتدا هەموو کات احتیمالی کودەتە هەیە لەلایەن سەربازەوە و خۆشە دەزانین لە ناو دەستوری تورکیایە کورد وجودی نییە زمانەکەی کللتورەکەی هەولیسترینەوەی درێ بەڵام بە نەتیجە تەحسیل حاصلەکە گەلی کورد ئەم ساڵێش کە ناچەند ساڵی تر ئەبێ بە مافەکانی بگا وە شۆڕشش بەردەوامە بۆیە بە نەزەری منە و هەڵبژارنانە هەرچی چۆنێک بێ ئەتوانێت بوون ومانەوە و ڕێگەکانی کوردبوون و ئینسانی بوونی کورد لە ناو خاکەیە بتەوتر بکە ڕۆبچێەوە بتوانێت بەردەوام بێ لەسەر خۆڕاگری و خەباتی مەدەنی وەکوتم و بەدەستێنانی مافەکانی بێ مەسەلەن هەماهەنگی زۆرتر لەگەڵ هێزە سیاسیە دیموکراسی خوازەکان و چاپەکان و ژینگە خوازەکان و ئەوە هێزانی تۆلێرانسن و دیموکراسیان قبوڵە و گەلی کوردیان وەکوونەتەوە لە سەرخاکی تورکیا قبوڵە و پشتیوانی لە شۆڕشی خەڵکی کوردستان و لە مافەکان و لە دیموکراسیەکەن و پشتیوانی لە ئازادکردنی بەڕێز ئۆجعالانەکەن و پشتیوانی ناوحەقیانەوە لە بەرامبەر کورد دەکرێت و لەگەڵ ئەوەن کە دیموکراسی گەشە بکە و سیستەمی تۆتالیتار پاشەکشە پێ بکرێت ئەم هێزانە وجودی هەیە و لەگەڵەوەجا پێویستی بۆ یەکە لە ناوێکێتی ئەوروپا لەگەڵ هێزە خۆراواییەکان مەسەلەن مافەکانی گەلی کورد زۆرتر بخەنە بەردەم و بتوانن لە پێناو پرسی چارەسەری گەلی کورد تێکۆشانی زیاتر بکەن و ئەو مێنتاڵێتە کە دەمپارتی و پێشتریش هەدەپۆ هێزەکانی تریشتوانێتە بەر کە پێویستی بەوەیە کە گەلی تورک هاونیشتمانیانی تورک خەڵکانی ئازادی خوازی تور زۆرتر بێنە ناو هێزەکانی وەکو دەمپارتیەوە.